بقرآن بدزي فيرو أري بقرآن لما لدات مدري ملوانیم دەکرد هەتا خەڵکی میشک نەدەبووە نەدەچمو مارە والله ڕۆژی پێنجشەم و جومعە زۆربەی خەڵکەکان دێنە ئێرە سەردانی زەیکەڵک دەکەن مەلەوانیش خۆشە والله بەزەگەردێن ئەوانی مەلەوانیش نازانن بابێن لۆ خۆشی خۆیان ئەوەی نەجاتێ بەستن بە قورئان بەدزی فێر بوو ئەرێ بە قورئان لە ماڵێ داتمە دەرێ مەلەوانیم دەکرد هەتا خەڵکی میشک نەدەبووە نەدەچمو مارە ئارێ بەخۆ بە قورئان هۆکار خۆیانە نەجاتەی سەلامەتی نابەستن دووەمیش کە مەلەوانی نازان ئەوانەی دێنێ ئێرەش دەیانەوێ خۆیان فێرە مەلەوانی بکەن ئەوانەی مەزبەحینە ئارێ وەڵا خەڵکت بینیوە لێرە خنکا بێت ئاگادار بیت کە خنکاوە بەڵێ بەڵێ چیرۆکێکەوە زۆر خەمی پێدابی ئارێ وەڵای زۆرە بووە هەر دوو هەفتە پێش ئێستا ئەو گەنجەی تۆپزاوی خوا لە گوناحی خۆشبی هەر لە پێشەمە خنکا پێڕانەگەیشتی ئارێ وەڵای لە پێشەمە خنکا پێڕانەگەیشتی یعنی پێڕانەگەیشتن کە بڕۆن هاوکاری بکەن بەڵێ بەڵێ پێڕانەگەیشتی شوێنەکەی قوڵ بوو والله قوڵ نەبوو بەس ئیدی عەنجەلی هاتبوو تیژەنیش بوو ئاوەکە بردی